ئەوی خی بەخشندەی میهرەبان سڵاوتان لەبێت بەڕێزان لە بەرنامەی ئەمڕۆ باز لە پرسی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان و هەڵۆیستی کۆمەڵی دادگەری کوردستان دەکەین. دیارە ئەمڕۆ کۆمیسیۆن بە نووسراوی فەرمی کاراستی سەرۆکایەتی هەرێمی کردووە داوای کردووە ڕۆژێک بۆ هەڵبژاردن دیاری بکرێ. خۆشی 5 ئەیلول 5 ئەم ساڵی دیاری کردو بۆ ڕۆژچوونی هەڵبژاردننی خولی شەمی پەرلەمانی کوردستان. سەرەوە دەکەین لەو کاتەدا هەڵبژاردنەکە دەکرێت ئایا پێویستی بە دیاریکردنی مەرسومێکی دیکەیە و ئەم هەڵبژاردنە تایبەتمەندەکانی چینچی گۆڕانکاریەک بە دوای خۆی دادەهێنێ کۆمەڵی دادگەری بەرنامەی چییە و چاوی لە چییە و باز لە بارودۆخی سیاسی و پرسی موچەش دەکەین. ئەم پرسیان لەگەڵ بەڕێز فاروق عەلی ئەندامی ئەنجومەنی باڵای کۆمەڵی دادگەری قسەی لەسەر دەکەین. کاک حاجی بەخێربێن سوپاسیان دەبوون دەکەین. سوپاس دەکەم. چۆن لەو نووسراوی کۆمیسیۆن دەڕوان ئەمڕۆ نووسراوی کردووە بۆ سەرۆکایەتی هەرێم بڵێن ئەمڕۆ بەرەسیان گەشتووە دوێنێکراوە نووسراوەکە لە مانگینۆ کاتێکی گونجاو بۆ هەڵبژاردنەکە؟ بەنای خۆی بەخشندەی میهرەبان زۆر سپاس بۆ ئێوە سڵاو ڕێزم بۆ بینەران و بیسەرانی کەناڵی ئاسمانی پێیان. دیارە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان بە کۆمەڵێک بارودۆخی نەگونجاوە تێپەڕی کە دەبوو پێش 2 ساڵ بەلای کەمی هەڵبژاردن ئەنجام بدرایە لە بڵێن هەڵبژاردننی خولی شەشەمی پەرلەمانی کوردستان، بەڵام بەهۆی ناکۆکی لایەنە سیاسیەکان و بەهۆی ئەو ناتەباییە سیاسی کە لە نێوان بە تایبەتی پارتی وێکێتیە هەبوو ئەنجامدانی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان دواکەوت تا ئێستا کە وادە و کاتی دیاریکراو نییە. لە پاش ئەو وادەیە کە سەرۆکایەتی هەرێمی کوردستان دیاری کردبوو بۆ دەی 6 و لە پاش ئەو کۆمەڵە ڕێوشوێن و یاساوی بڕیارەی کە دادگای فیدراڵی دەری کرد و پاش ئەو کارانەی کە کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکان ئەنجامی دان بۆ خولی شەشەم، بەڵام دیسرانەوە ناتەبایە سیاسیەکەەوە ئەو کێشە گرفتانەی لە دەرەنجامی یاساکەی هەڵبژاردنەوە هاتە ئاراوە جارێکە هەڵبژاردن دواخرایەوە بە مەچولی مایەوە تا ئەوە بوو یاسا جارێکە بە برارەکانی خۆی ئاڕۆشتەوە و دەستکاری ژمارەی کورسی پێکاتەکانی کرد لەو ڕێژەیە کە دیاری کرابوو بۆ پەرلەمانی کوردستان لە 100 کورسی 5 دیاری کردەوە بۆ پێکاتەکان. دیارە هێشتا یەکلایی نییە ئاخۆ لایەنە سیاسیەکان بە تایبەتی ئەوانی کە خۆیان بە باڵادەست دەزانن لە هەرێمی کوردستانە ئاخۆ بۆ بڕیارانە ڕازی دەبن یاننا و کێشە گرفتەکە خۆ تەنیا دیاریکردنی ڕۆژی هەڵبژاردنەکەی و ئیتر هیچ گلەی و گازندەیەک و هیچ ناکۆکیەک نەماوە تەنها دیاریکردنی ڕۆژی هەڵبژاردنەکە نەبێ ئەوە بۆ خۆی لەوانەیە لە ڕۆژانی ئایندا وەڵامەمان دەستکەوێ. ئاخۆ ئەو بڕیارەی کە دادگای بڵێن فیدراڵی عێراق بڕیاری لەسەردا کە لە 100 کورسیەکە 5 کورسی بۆ پێکاتەکان بۆ کۆمیسیۆنی باڵا دیاری بکە ئاخۆ بەو بڕیارە ڕازی دەبن یاننا دەبێ بزانین ئەگەر ڕازی بوو بن و لێکەوتی لێ نەکەوێتەوە دیارە کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکان ئەمڕۆ پێشنیاری کردووە کە لە 5 ئەوان ئامادەن هەڵبژاردن ئەنجام بدرێ. باش بە پێی زانیاریەکانی من کە پشت ڕاستکراون لەلایەنی سەرۆکایەتی هەرێمەوە پەیوەندی کراوە بەلایەنە سیاسیەکانەوە کە ئەوان پێیان وایە 15 تاکوونەی 15 کاتێکی گونجاوە کە کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکانی عێراق وادەی دیاریکردن وادەی هەڵبژاردنەکانی پەرلەمانی کوردستانی عێراق دیاری بکە. واتە ئەوە ڕای سەرۆکایەتی هەرێمە کە بزانێ ڕاو سەرنجی پارت و لایەنە سیاسیەکان چییە ئەگەر لەو ماوە دیاری بکرێت. واتە ئەگەر کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکان وتبێتی 5 مانگ ئامادەن لە 5 مانگە هەڵبژاردنەکە بکرێ. پێشنیاری سەرۆکایەتی هەرێم بۆ حیزب و لایەنە سیاسیەکان ئەوەیە کە ئەگەر بکرێت لە 15 تاکوونەی 15 هەڵبژاردن ئەنجام بدرێت لەو ماوەیەدا ڕۆژێ دیاری بکرێ. کەواتە ینی بە فەرمی وەکو کۆمەڵی دادگەریان پێشناز بێەوە گەشتووە لە لەلایەنی سەرۆکایەتی هەرێمی کوردستانەوە
بە کۆمەڵی دادگەری و حیزب لایەنە سیاسیەکان گەیەنراوە. کۆمەڵی دادگەری کۆمەڵی و دادگەری ڕای و سەرنجی ئاوایە کە پێمان باش بووە هەڵبژاردننی خولی شەشەمی پەرلەمانی کوردستان لە کاتی خۆیە بەبێ دواکەوتن بەبێ هیچ بیانویەک بۆ دواخستنی ئەنجام بدرایە لە ساڵی 2022 کاتێک کە ئەنجام نەدراوە بەهۆی ئەو بارودۆخە نەخوازراوە و ئەو ناتەباییە سیاسی کە لە یاریمی کوردستانە هەبووە دوجار لەسەر دەی شەش ڕێککەوتون و کۆمەڵی دادگەریش ئامادەیی دەربڕیوە کە لەو بەروارە بکرێ. ئێستش کۆمەڵی دادگەری پێی باشە لە زووترین کاتە بەو شێوازەی کەوا کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکان پێی باشە ئەنجام بدرێ ئێمە پێمان باشە ئەنجام بدرێت چ کاتێک زووترین کات دەکا وەک کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکان پێی ئەنجام دەدرێ کۆمەڵی دادگەری ڕای وایە لەو بەروارە ئەنجام بدرێ بەبێ دیاریکردنی هیچ ڕۆژ و هیچ کاتێک. بەڵێ ینی ئامادەن خۆتان ئامادەکاریتان کردو ێستا بۆ منە ئەگەر پێنجینەوە بکرێ پانزەینەوە بکرێ مانگی دە بکرێ ئامادەن؟ ئێمە وەکو کۆمەڵی دادگەری تەواوی ئامادەییمان هەبوو چونکە پێمان وا بوو لە دەی شەشە ئەنجامەدرێ بۆیە ئەگەر لە دەی شەشیشە ئەنجام بدرابایە کۆمەڵی دادگەری هەموو ئامادەیەکی هەبوو. ئێستا کە بڕیارە بخرێتە ئەو بەروارەیتر لە پێنجینەوە دەست پێ دەکا لە پانزەینەوە دەست پێ دەکا لە هەر ڕۆژێکە ئەنجام بدرێکە سەرۆکایەتی هەرێم بڕیاری لەسەر بدا و پێشنیاری بکە بۆ کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکان بێگومان کۆمەڵی دادگەری ئامادەیی تەواوی هەیە و دەچێتە ناو پرۆسەکەەوە. باشە بەس لەمپەرەکان لابراون کە حاجی وەکو لەمپەری سیاسی مابەستن پێشتر خودی بڵین سەرۆکێرێم کە جێگەی سەرۆکی پارتی مەرسومی چوارەمی دەرکرم جارێ مەرسومی پێنجەم دەرکە زەمانەتێ جاریکرد حیزبەکەی خۆی یاخود یەکێتی کە لێرە دەسەڵاتدارە کێشە بۆ ڕۆژی هەڵبژاردن دروست نەکەن ئەم جارە شتێک گۆڕاوە لەمپەرە سیاسەکان لابراون. من ئاماژەم بۆ کرد بەڵێ من دادگای باڵا ئەو بڕیارەی داوە ئەو کۆمیسیۆنیش پێشنیازێکی ئاوای کردووە بەڵام ئەوەی ئاگادار بین بە تایبەتی پێکاتەکانیشا بۆ بڕێ ڕازی نەبوون نیگەرانیان هەبوو وە کاردانەوەی حیزب لایەنە سیاسیەکان بە شێوەیەکی گشتی تاوە دەرنەکەوتووە ئاخۆ بە ئەنجامی بڕیارەکە ڕازین وە هیچ نیگەرانی و ناتەباییەک نابێ جارێکی کە لەسەر ئەو یاسایی کە هەڵبژاردننی پێوە دەچێ بەڕێوە دیارە هەموو کەس گلەی نەبوو لە شێوازی بەڕێوەبردنەکە کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکان بەڕێوە بە تێبینیمان نەبوو لەسەر تۆماری دەنگدەران بەڵێ لایەنی پارتی دیموکرات پێی وابوو کە تۆماری دەنگدەران جیاوازی هەیە و کۆمەڵێکی زۆر لە هاوڵاتیان پەنجەمۆری نەیخوێندوێتەوە کە ویش ڕێوشوێنێکی بۆ گیراوەتە بەرکە ئەو هاوڵاتیانەی کە پەنجەمۆرەکان نەیخوێندەوە دەتوانن سەردانی کۆمیسیۆن بکەن بۆ چارەسەری ئەو کێشە گیر و گفتە و یاسای هەڵبژاردنەکەش کە چوار باز نەبوو ئەگەر چی لەوانەیە بڵێم زۆربەی لایەنەکان تێبینیان هەبوو لایەنەکانی هەڵەبجەش تێبینیان هەبوو لەسەر کورسیەکانی پارێزگای هەڵەبجە کە پیانوا بوو سێ کورسی بە ئەندازی قوربانیدانەکانی پارێزگای هەڵەبجەنی ئەگەرچی بەپێی ژمارەی دانیشتوانەکانی ئەو کورسیانی دیاری کردەوە بەڵام چاوەڕوانی ئەویان دەکرد کە ژمارەی کورسیەکانی زیاتر بێ و داواکاری پارتی دیموکراتی کوردستانیش وەکو سەرۆکی حکوومەتێک بوو لە داخوازیەکانی ئەوە خاڵێکە ماوەتەوە ئەگەرنا زۆربەی کێشە گیر و گرفتەکان کە یاسای هەڵبژاردنەکە و کۆمیسیۆنی باڵا و تۆماری دەنگدەران بێ هەمووی لەسەر کۆک بوون بەڵام دیاریکردنی 5 کورسی بۆ پێکاتەکان لە 100 کورسیەکە تا ئەندازەیەکی زۆر تا ئێستا دەکرێت بڵێن لەمپەری سیاسی کاردانەوەیکی سیاسی بە ئەرێنی یان نەرێنی ڕوون نەبووتەوە تەمەنا دەکەم ینی ئەوەش جاری کە نەبێتەوە لەمپەرێک لە بەردەمی ئەنجامدانی هەڵبژاردنەکانە ینی ئێستاش پێچێ مابێت لەمپەرە سیاسەکە چونکە ئەوە گومانی منە کە پێ دەچێت ئەو لەمپەرە مابێ یان بەلای کەمی ببێتە بیانوویەک لایەنێکی سیاسی بیان و بگرێت بۆی جاری کە ئەنجام نەدرێت ئێستا بڵین بە پێی و ڕێکاری کۆمیسیۆن بێت دەبێت ئەم ساڵ بکرێ وایە لەم ساڵ هەڵبژاردنەکە لە مانگینەوە بیان دەبێ چونکە تەمەنی کۆمیسیۆنی شەر بڵێن درێژکراوەتەوە لە پەرلەمانی عێراق تەمەنی کۆمیسیۆن بۆ 6 مانگەکە درێژکراوەتەوە و دەبێت لەو ماوەی دیاریکراوە لەبەر خاتی ئەنجامدانی هەڵبژاردنەکانی پەرلەمانی کوردستانیش پێم وابێت درێژکراوەتەوە تەنانەت تەمەنی
قانونی پەرلەمانیش هەر بووەوە کە درێژکرایەوە کە وەرزی یاسادانن بڵێن ساڵی یاسادانان بۆ بڕیارێکی لەو بابەتە بدا یەکێک لە خاڵەگرنگەکان بۆ درێژکردنەوەی تەمەنی کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکان بوو. تەمەنا دەکەم هیچ بەهانەیەک نەبێ بۆ ئەنجامدانی هەڵبژاردنەکان بەلای کەمی لەو وادەیە کە کۆمیسیۆنی باڵا دیاری کردووە لەو وادەیش کە سەرۆکایەتیارین پێشنیاری دەکا بۆ لایەنە سیاسیەکان کاڵبژاردن داوادە دیاری بکرێت. بەزووکو کۆمەڵی دادگەری پێشتر بەرنامەتان هەبوو بۆ یەک لیستی فراوان هەتا بڵێن لیستی ئیسلامی ئەم جارەش هیچ دەست پێشخەریەک ئێستش ئامادە نێوە لە پێناو گۆڕانکاریدا بڵێن ئەم پرۆژێ دووبارە بخرێتەوە بەرباس. ئەو وادەیە کەەوە کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکان دیاری کردبوو بۆ ئەنجامدانی هاوپەیمانێتیەکان ئێمە لەو ماوەیە هەوڵمان زۆردا و دڵنیایشم جارێکی کە کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکان بە وادانە ینی چاو دەگەڕێتەوە چونکە هەڵبژاردن کە دواکەوت دەیکاتەوە دەرگای و پەیمانەتی و تۆماری حیزب سیاسی ئەو دەرگایە بکاتەوە چونکە وادەکە درێژکرایە و دەرفەتەکانی دەڕەخسێنرێت و درێژ دەکرێنەوە لە هەر کاتێکە ئەو دەرفەتانە بڕەخسێنرێەوە هەر کاتێکە مەجال مابوو بێ لە بەردەمی لایەنە سیاسیەکانە بۆ ئەوەی هەوڵی ئەنجامدانی هاوپەیمانێتی بدەن دڵنیام لەوە بێگومان کۆمەڵی دادگەری لەسەر ڕاو بۆچوونی خۆی هەیە کە هەوڵی ئەوە دەدا کە بەرەیەکی بەهێز لە لایەنە ناڕازیەکان پێک بهێنرێ بۆی بتوانن دەرفەتێکە بێ بۆی گەڕانەوەی هیوا و ئاوات بۆ هەوڵاتی کە گۆڕانکاری دەبێت بۆەوەی بە گوڕوتینەوە بچنە بەردەمی سندوقەکانی هەڵبژاردن و دەنگی خۆیان بدەن. بۆیە کۆمەڵی دادگەری لەو ڕۆوە باوەڕی هەیە کە کار بۆ ئەو هەنگاوە بنێ و کەم تەرخەمیش ناکە ئەگە دەرفەتێکی واجاری کە بێتەوە ئاراوە. ینی هەم بۆ بەرەیەکی یەکلیسی ناڕازی فراوان هەم بۆ لیستی ئیسلامیش ئامادەن جۆرە بەرەیەک دەرفەتی بۆ بڕەخسێ و لایەنە سیاسیەکان ئامادەییان نەبێ کۆمەڵی دادگەری لەو هەنگاوانە دواناکەوێ و هیچ بیان و بەهانەیەک ناخاتە بەردەمی خۆی. باشە سەبارەت بە تۆماری بایۆمەتری کە بەرەزووت ئێستا تۆماری بایۆمەتری هەیە ئێستا لەم قۆناغا تاکو 2 بڵێن تا یەکشەممە بەردەوام ئەگەر درێژی شتێکاتەوە کۆمیسیۆن پێمتان چیە بۆ دۆست و لایەنگرانتان چونکە بازدەوەکە 3 ملیۆن و 789,000 دەنگ دەرێت تقریبان 800,000 بایۆمەترینە کە 2000 کە 2006 بێ چەوەی کە پەنجەمۆری کێشی خوێنەوەی پەنجەمۆری هەبوو پێمتان چییە چی بکرێ؟ پێم وایە ئەم قسە زۆر جارێ دووبارە کراوەتەوە. بەشداریکردن لە هەڵبژاردنەکان ئەگەر لە لایەکەوە ماوێ لە لایەکەوە ئەرکە هەرکی سەرشانی هەموو هاوڵاتیەکە کە بڕیار لە ئایندەی خۆی بڕیار لە چارەنووسی خۆی و نەوەکانی ئایندەی بدا کە چۆن بتوانێت چارەنووسیان دیاری بکە و ڕوونەخشی خۆی بگەڕێ لە دانانی نەخشە ڕێگای ئایندە لە شێوازی حکومڕانی لە هەرێمی کوردستانە. ئەو گلەی و گازندەی کە تا ئێستا لە تەواوی هەوڵاتیان هەیە لەسەر سیستەمی حکومڕانی لە هەرێمی کوردستانە ئەنجامدانی هەڵبژاردن و دیاریکردنی نوێنەرانی باش و سەرڕاست و میلەت دۆست و خەمخۆری هاوڵاتیان وە کارێکە بۆ گۆڕانکاری لە هەرێمی کوردستانە ئەوە گۆڕانکاری لەو بارودۆخە پڕقەیران و نەخوازراوەی کە هاوڵاتیانی تایە ئەوەش لەوە دەست پێ دەکات کە بتوانین هەموو هاوڵاتیەک مافی دەنگدانی هەبێ. یەکێکیش لە ڕێگاکانی مافی دەنگدان ئەوەیە کە تۆ بایۆمەتریت ئەنجام داوێت بەبێ بوونی بایۆمەتری و بەبێ بوونی کارتی دەنگدان تۆ ناتوانانی دەنگ بدەیت. بۆیە لە بەردەم ئەو بەرپرسیارەتیە گەورە لە بەرامبەری خوا و خەڵق پێویستە هەموو هەست بەو ئەرکە گەورە بکەن کە لە سەرشانیانە و بەشێک بن لە گۆڕانکاری چاوەڕێ ئەوە نەکەن کە سیرکەر بن و حاڵەتێکی نەخوازرا و بەسەر گەلابێ و دوایکیشە لەبری ئەوەی گلەیی لە دەسەڵاتداران بکەن گلەی لە حیزب و لایەنە سیاسیەکان بکەن دەبێت گلەیی لە خۆیان بکەن. جا بۆی گلەی نەکەن دەبێت هەموو ڕۆڵ بگەڕن لە گۆڕانکاری وەکو تیشمان گۆڕانکاری بەبێت دەنگدان نابێت دەنگدانیش بەبێ بوونی بایۆمەتری نابێت بۆیە باشترە بایۆمەتری تازە بکەنەوە و ڕۆڵ و نەخشی خۆیان لە گۆڕانکاری لە هەرێمی کوردستانە بسازێن. باش بەس بڵێنم هەڵبژاردنە تایبەتمەندی هەیە لە ڕوویەوەی کە کۆمیسیۆنێک سەرپەرشی دەکات تۆماری دەنگدەران بڵین چوار بازنەی ئەنجامەکان هەر لایەن دەستێکی دادوەری لە ئەنجومەنی باڵای دادوەری عێراق پەسەند دەکرێن. جیاوازی هەیە لەگەڵ هەڵبژاردنەکانی تر بۆ پاکوخاوێنی بێ بۆ گۆڕانکاری بێ
ئەگەر چی ناتوانرێ بە هیچ شێوازێک بە تەواوەتی ڕێگری بکرێ لە ئەنجامدانی ساختەکاری ساختەکاری من پێم وایە لە هەموو هەڵبژاردنەکانە بە شێوەی دیراسەکراو یان بە شێوەیەک لە شێوەکان ئەنجام دەدرێت بەڵام هەڵبژاردنەکانی ئەم جارە تا ئەندازەیەکی زۆر لەوانەیە ڕێگری بکرێت لە ئەنجامدانی ساختەکاری تەنانەت ئەو لایەنانەی کە ئێمە گومانمان هەبوو یەقینیشمان هەبوو لە خولەکانی پێشوە هەڵبژاردننی خولەکانی پێشوە زۆرترین ساختەکاریان کردووە ئەم جارە ئەوانیش قەناتیان وایە کە لەوانەیە ڕێگری بکرێت لە ساختەکاری بەشێک لەوەی کە لەوانەیە حەزیان بۆ نەبێ هەڵبژاردنەکان کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکان وە بەپێی ئەو یاسایە بکرێ لەبەرەوەی کە توانای ساختەکاریان نییە بۆیە لەبەرەوەی کە کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکانی عێراق سەرپەرشتی هەڵبژاردنەکان ئەوەیەکێکە لە دەرفەتە گەورەکان بۆ کەمکردنەوەی ساختەکاری دووهەم تۆماری دەنگدەرانی لیستی بایۆمەتری عێراقیە کە جیاوازە لەو تۆماری دەنگدەرانی کە بایۆمەتری هەڵبژاردنەکانی پەرلەمانی کوردستان کردوێتی کەوتانێ پیان وایە لە پارێزگای هەولێر نزیکەی 400,000 جیاواز بێ لە سلێمانی نزیکەی 100,000 جیاواز بێ لە دووهۆکیش کەمتر و زیاتر لەو ڕێژەیە کەواتە ینی تۆ حسێب کە لە شوێنێکی وەکو هەولێرە ئەگەر 400,000 دەنگدەر بە شێوەیەکی ساختە و زیادە مافی هەبوو بێ دەنگی دابێ چەند پەرلەمانتارەکە بۆ لایەنێکی سیاسی بۆیە ئەمە ئومێدێکە و هیوایەکە کە ساختەکردن ئەم جارە لە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستانە کەم بێتەوە و چوار بازنەی هەڵبژاردنەکانی بە هەمان شێوە خۆی بۆ خۆی ڕێگریەکە بڵێن ئەم جارە وەکو عەدالەتی نوێنراتی پارێزگاکان بێت خەڵک بڵێن بزانێت کێ نوێنەرەتینەک تابدمەندیان لە بەرچاو بگیرێت هیواکان ئەوەیە کە بۆ نمونە لە خولەکانی پێشوە لە پارێزگایەکی وەکو دوهۆک کاتێک کە ڕێژەی دەنگدان لە 185 دەبوو لە شوێنێکی وەکو سلێمانی یان گەرمیان لە شوێنە جیاوازەکانی پارێزگای سلێمانی کە ڕێژەی دەنگدار لە 40 بۆ 45 بۆ 50 ڕادەوەستا کاریگەری سلبی ڕێژەی دەنگدانی دووە کاریگەری دەبوو لەسەر ڕێژەی دەنگدانی سلێمانی ینی ئەو حسابەی کەەوە خەڵکی سلێمانی نەچوو بۆ دەنگدان دەنگدەری پارێزگای دووهۆک وای دەکرد کە ڕێژەی پەرلەمانتارانی لایەنێکی سیاسی لە چاو بەزم جارە کورسەکان جێگیرین ئەم جارە کورسەکان جێگیرن لەسەر حسابی هیچ پارێزگایەکی کە نوێنەرایەتی ناتوانێت بنێرێ بۆ پەرلەمانی کوردستان هەموو پارێزگایەک بە ئەندازەی ژمارەی دانیشتوانەکەی دەتوانێت نوێنەر بنێرتە پەرلەمانی کوردستان بەزۆ جیاکردنەوەی دەنگەکانیش کە باز دەکرێت بەرزتی و بە ئەلکترۆنی بێ ئەمە شنگاوێکی باشە وەکوتم هەموو یاسای هەڵبژاردن کە لە چوار بازنەی کۆمیسیۆنی باڵا تۆماری بایۆمەتری شێوازی دەنگدانەکە و شێوازی هەژماری دەنگەکان هەمووی ئومێدێکن بۆ ئەوەی کە ڕێگری بکەن لە ئەنجامدانی ساختەکاری بەلای کەمی ئەگەر لە 100% ساختەکاری کۆتایی پێنەێنێ بە ئەندازەیەک تا نزیکی لە 70 بە 80 کەم دەکاتەوە خۆ ئەگەر بتوانرابایە دەنگدانی تایبەتیش نەمایە و شێوازی دەنگدانی تایبەتیش بە شێوک لە شێوەکان کە هێزە ئەمنیەکان وا دەزانم بە ئەندازەیەک ئەوی ڕێکخراوە لە ڕۆژی دەنگدانی تایبەتا زۆربیان دەنگ دەدەن و دواییشە لە هەندێک حاڵەتی کا دەیانتوانی دەنگ بدەن تەنها هۆکارێک ما بێتەوە کە ئەگەری ساختەکاری هەبێ یەکێک لەو ڕێگانە دەنگدانی تایبەت بەزگەر بایۆمەتری بێ بڵێن 2000 قورسە چکە پێشتری وزام سزا هەبوو بۆ لە هەڵبژاردننی پێشوانەی کە دوو دەنگیان دابوو جێبەجێ نەکراوە چونکەمەوەرەکە بەڵێ جێبەجێ نەکراوە چونکە هەر نەفەری وا هەبوو کاتی خۆی دەوێت کاکە من دەجار توانی ومە دەنگ بدەم چونکە بۆ کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکانی کوردستان و بایۆمەتری کوردستان هەموو هۆکارێک بوون بەوەی کە ساختەکەی ئەمجارە سزادانی شێ بڵێن بۆ ئەوانەی کە تەمەنا دەکەم وەکوتم ناتوانرێ هەموو ڕێگاکانی ساختەکاری کۆتایی پێ بێنرێ بەڵام زۆرە بەلای کەمی لە 100 ڕێگاکانی ساختەکاری کۆتایی پێ بێنرێ ئومیدێکی زۆر باش ئێستا لە هەڵبژاردننی ڕابردووی پەرلەمانی عێراق باز دەکرێت لە 36 خەڵک بۆ هەڵبژاردننی پەرلەمانی عێراق بەشداری کردبێت لە پارێزگاکان یاریمە 35 لە 65 تقریبا 64 بەشداری نەکردووە ئەگەر خەڵک زۆر بێتە سەر سندوقەکانی دەنگدان بۆن بە 170 بێ 75 بێ گۆڕانکاری زیاتر دروست دەبێت
ئەم جارە لە پەرلەمانی کوردستان وا دەزانم کۆمەڵی لیستی جیاواز بەشداریان کردووە و ئەم لیستە جیاوازانە ئاستی ڕکابەریەکە بۆ بەشداری لە هەڵبژاردنەکانە زیادی کردووە باشە و بارودۆخێکی سیاسی نەخوازراویش کە لەسەر هەرێمی کوردستانە هەبوو بە تایبەتی قەیرانی دارایی و ناتەبایی لەگەڵ حکوومەتی ناوەند و لەگەڵ عێراقا وای کردووە کە کاریگەری نەرێنی لەسەر بژێوی و ژیانی هاوڵاتی دروست کردووە ئەمانە هۆکارێکە بن بە تەسەوەری من کە هاوڵاتی ئەم جارە بە جیاوازی ئینتیمای سیاسیانەوە ئامادەیان هەبێت کە لە بەردەمی سندوقەکانی دەنگدانە ڕاوەستن و بەشداری لە هەڵبژاردنەکان باش بەست پێ دوایە تای هەڵبژاردن لە کام ناوچە زیاتر دەبێت لە سلێمانی دەبێت لە هەولێر دەبێت لە بەردەوام سلێمانی منتیقی کێبڕکیەکانی دایم گەرم بووە و شارێکە ینی کە دەڵم سلێمانی و دەوروبەری مەبەستمە و زۆربەی لایەنە سیاسیەکان دەتوانم بڵێم لە ئەم پارێزگایە کاریگەریان زیاترە و وجود و تەواجودیان زیاترە و ئەو لیستانەی کە زیاتر کە دروست کراون زیاتر کاریگەریان لە ئاسی سلێمانی و دەوروبەری هەیە بۆیە گەرمی تای هەڵبژاردن پێدەچێت لە سلێمانی بێ بەزوو خۆتان چاوتان لە هەموو ناوچەکان وەکو کۆمەڵی دادگەری چونکە هەندێک حیزب هەیە ڕەنگە لۆکاڵی بێلێک ناوچە بە هەڵبژاردنەکانی ڕابردووش وەکو نەخشەی دەنگدەرانتان ئەوەیە کە لە هەموو ناوچەکان بتوانن لۆکاڵی نەبن لە بەردەوام لە کاتی هەموو هەڵبژاردنەکانە ئومێدمان وا بووە کە ئێمە لەسەر ئاستی هەرێمی کوردستان نوێنەرایەتیمان هەبێ ئەگەرچی شێوازی هەڵبژاردنەکە بە شێوازێک بۆ کە نەمانتوانیوە هیوا ئاواتەمان بێتە دی بە تایبەتی کە لە دووەکان نەمانتوانیوە نوێنەرایەتیمان هەبێ ئێستا یاساکە بۆ جۆرەیە و کاندیدی زۆر باشمان لە دۆکی ژەمجارمان لەوەیە کە لە تەواوی پارێزگاکان ئێمە نوێنەرایەتیمان هەبێ وەکو کۆمەڵی دادگەری داتان ناوە ڕاپەسیوشی چەند کورسی بێنن لە تەواوی ناوچەکان ئەوە لە پێچاو بگرین کە بۆ خۆتان دەزانن جارێ پەرلەمانی کوردستان لە 111ەوە کراوەتە 100 کورسی لەو 100 کورسیە 100 کورسیەکەش پێنجی بەپێی بڕیاری دەستەی دادوەری بەڵێ دەستەی دادوەری پێنجی کەم کراوەتەوە بۆ پێکاتەکان و ماوەتەوەنەوە پێنجی ڕکابەریەکە لە تەواوی لایەنە سیاسیەکان بۆ 5 کورسیە ئەمە لیست و حیزب و لایەنە سیاسیەکان زیادی کردووە ئەوان هەر کەس بۆ ئەندازەی خۆی چاوی لە کورسیە ئێمە کۆمەڵی دادگەری لەبەرەوە حیزبێکین لە سەرتاسەری هەرێمی کوردستان هاین و حیزبێکین لۆکاڵینین و عمقی جەماوەریمان هەیە حیزبێکین هەڵقوڵاوی جەماوەری هەرێمی کوردستانی لەگەڵ خەم و ناسۆرەکانی خەڵقی هەرێمی کوردستانە لە دایک بووین و پێگەیشتوین و گەشەمان کردووە بۆیە تەمەنا دەکەن لە هەموو بازنەکانی هەر چوار پارێزگاکە نوێنەرایەتیمان هەبێ و ڕێژەیەکی باش بەدەست بێنین کە بتوانین کاریگەریمان لە پەرلەمانی کوردستانە زیاتر بێ لەو کاریگەریە کە لە ڕابردوو هەمان بووە ئەمەش بە کورسی دەکرێت زیادکردنی کاریگەریەکە بێگومان پەرلەمانی بێ لە ڕابردووە گلەی و گازندە لە کۆمەڵی دادگەری کرابوو بێ کە لە فلانە قەزیا بۆچی نەتانتوانی و ڕۆڵ و کاریگەریتانە بێ بەڵام ئێمە وتومانە ئەو ڕۆڵ و کاریگەریی هەمان بووە لە پەرلەمانی کوردستان و لە کای سیاسیا لە هەرێمی کوردستان و عێراق تا ئەندازەیەکی زۆر تەنانەت زیاتریش بووە لە ڕێژەی کورسەکانمان خۆ ئەگە بمانەوێ و هاوڵاتی و خەڵقانێک کە چاوی لەوەیە کۆمەڵی دادگەری بتوانێت ڕۆڵ و کاریگەری زیاتری هەبێ دەبێت لە هەڵبژاردنەکانە پشتیوانی لە نوێنەرەکانی کۆمەڵ بکات بۆ ئەوەی زۆرترین نوێنەرایەتیمان بچێتە پەرلەمانی کوردستان بۆی کاریگەریەکانمان زیاتر بێت چونکە تا نوێنەرایەتیت لە پەرلەمانی کوردستان زیاتر بێ بێگومان ڕێز لێگیراوتر دەبی قسەت کاریگەری زیاتر دەبێ و لە ناو پەرلەمانی کوردستانی شەکاتە پرۆژە یاسایەک پێشکەش دەکەی ئەگەر نوێنەرایەتیەکانی خۆ زیاتر بێ کەمترین پشتیوانی لە نوێنەرانی لایەنە سیاسیەکان دەوێت بەڵام ئەگەر تۆ نوێنەرەکانت کەمتر بێ هەم کاریگەریان کەم دەبێ هەم پشتیوانیکردنەکەش بۆ پرۆژە یاساکانی کەمتر دەبێت باش بەزوو کۆم هەڵبژاردنە بڵین پێشبینی دەکەی حاجی نەخشەی سیاسی بگۆڕێ ئەو هیچ لایەنێک بڵین 50 زایدێک تەسەوڕ ناکرێوە بهێنێت وەکو پێکێنانی حکوومەت بێ پەرلەمان بێ سەرۆکایەتی نەخشەی بڵین حکومڕانی کوردستان لەم هەڵبژاردنە سەرەتایەکە من پێم وایە هۆشیاری هاوڵاتی دەبێت گەشتبوو بێتە ئەو ئاستەی
چیتر هەژموونی لایەنێکی سیاسی یان دوو لایەنی سیاسی بەسەر کای سیاسی و کۆمەڵایەتی هەرێمی کوردستانەوە کۆتایی پێبێ. لایەنێکی سیاسی لەگەڵ چەند لایەنێکی سیاسی کە ئەگەر دروست بێ بێڵێن پاشکۆی ئەو بن نابێت چارەنووسی تەواوی گەلی کوردستان و هاوڵاتیان بخەنە ژێر پرسیارەوە و بەرەو بارودۆخێکی نەخوازراویان ببن. ئەمەش پێویستی بەوە هەیە هۆشیاری هاوڵاتی گەشت بوو بێتە ئاستێک کە هەڵبژاردن ئەو هەوارگە و قۆناغەیە کە دەتوانێت کۆتایی بەمە بێنێ. هاوڵاتی بە دەستی خۆی دەتوانێت کۆتایی بەم بارودۆخە نەخوازراوە بهێنێ کە چارەنووسی هەرێمەکەمانی خسۆتە خەتەرەوە. بۆیە بێگومان دەبێ هاوڵاتی بەشداری بکات لەو هەڵبژاردنە چاوەڕوان نەکراوە کات نادیارەی کە هەمومان چاومان لەسەرێتی ئەنجام بدرێ و گۆڕانکاریەکی واقعی بکرێ چونکە یاساکە بۆ خۆی پێمان دەڵێ و قەنەعاتیشمان وایە جۆری یاساکە وا ڕێکخراوە کە گۆڕانکاری دروست بکات شوێنی گونجاوی بۆ گیراوەتە بەر کە هەر خودی یاساکە بەشێک بێ لەو گۆڕانکاریە کە خەڵک چاوەڕوانی کرد. بەس ئەو ترسێکی لەیان دەستەڵاتداران بۆ منە 50 زایدێک هیچ کامیان بەرز نێنن بۆ پێکەنانی حکوومەتی بۆ منە تۆ 50 زایدێک هیچ حیزبێک ئەو بەسەر 50 زایدێکی پەرلەمانی لابێ پێ دوایە بە تێگەیشتنی من و بە چاوەڕوانی و چاودێری تەواوی چاودێری سیاسیەکان و ڕۆشنبیران هەموو قەنەعات و بیر و باوەڕمان وایە هیچ لایەنێکی سیاسی ناتوانێ ڕێژەی کورسیەکانی بگاتە نیوەی ئەو ژمارەیە کە بۆ پەرلەمانی کوردستان دیاری کراوە. ئەوە شوای دەکا کە هەندێک لە لایەنە سیاسیە بە تایبەتی یەکێتی و پارتی چونکە ئەو ئومێدەیان نەماوە بیانویان هەبێ بۆ هەڵبژاردننی بۆ ئەنجامدانی هەڵبژاردنەکان و بەردەوام بە شوێن ڕێو شوێنێکەوەن کە لەو ئەگەرەیان نزیک بکاتەوە کە بە خۆیان بتوانن بەلای کەمی نیوەی کورسەکانی پەرلەمان بێنن. بەڵام یاساکەی پەرلەمان پێمان دەڵێ ئەوە مەحاڵە و ژمارەی زۆری حیزب و لایەنە سیاسی و لیستە بەشدار بووەکان ئەوەمان پێ دەڵێ کە لایەنێکی سیاسی نەتوانێ بە تەنها 50 زائیدێک بهێنێ مەگەر دوای ئەنجامداری هەڵبژاردنەکان بتوانێت بە پێکێنانی هاوپەیمانێتیەک 50 زائیدێک بەدەست بێنێ. باشە بەس ئەنی گۆڕانکاری بەڕێوەکو لە نەخشەی پەرلەمان بێ کێ سەرۆکی حکوومەت دەبێ کێ سەرۆکی هەرێم دەبێ هیچ دیارە لەمڕۆ ینی بێگومان هەمومان چاومان لەو هەڵبژاردنەیە و هەموو هاوڵاتیەک کە دەرکی بە کێشە و گیر و گرفتەکانی ڕابردوو ئێستا کردبێ هەوڵ دەدا بۆ ئەو گۆڕانکاریەوە چاویشی لەو گۆڕانکاریەیە و دڵنیایشین بەوەی کە ئەو گۆڕانکاریەی کە ساڵەهای ساڵە هەموو چاوەڕوانی دەکەین بەوەی کە پێکاتەی سیاسی و هاوسەنگی هێز لە ناو پەرلەمان و حکوومەتی هەرێمی کوردستان بوو گۆڕێ ئەم هەڵبژاردنە پێویستە بیگۆڕێ. باشە بەس کورسی بەرەز دواستە 100 کورسیە بۆ ئەم خولە پێش 111 بوو ئێستا لەو 100 کورسیە بەرەزوت 5 بۆ پێکاتەکانە لەسەر حیسابی لایەنە سیاسیەکانی تر نەبووە چونکە ڕەنگە بڵێن ئەو پارتی 3 کورسی پێکاتەکان ببە یەکێتیش 2 کورسی پێکاتەکان چونکە ڕەنگە ئەم جارە نەتوانن پێکاتەکان نوێنەری ڕاستەقینی خۆیان بن وەکو خولەکانی ڕابردووش یعنی ئەم دابشکاریە شەر لە بەرژەوەنی پارتی و یەکێتیدا نەبوو ئەم دابشکاری کورسی پێکاتەکان خۆی بەداخەوە ینی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستانەوەکو باسم کرد بە شێوازێک ینی بەو دەردەبرا کە دواخرا کە ینی بەردەوام لە بیانوە بوون بۆ ئەنجام نەدانی و ئێستا کە ئەوای لێکراوە پێکاتەکان کەوەکو جەنابەت فەرمووت هەر پێشتر نوێنەری ڕاستەقینی خۆیان نەبووە ئێستاش زیاتر لە نوێنەری ڕاستەقینی خۆیان دوور دەکەوێتەوە بە تایبەتی کە دابشکراوە بەسەر ئەو سێ پارێزگا بەڵام چی بکرایە ینی بەداخەوە ئەگەر وەکو باسیشما کرد هێشتا دڵنیان نین ئاخۆ بیانون نەبێ بۆ هەڵبژاردن لەو وادەیەکە کۆمیسیۆن و سەرۆکایەتی هەرێم دیاری دەکات یان بیانوو دەبێ ینی جاری وا هەیە ئەگەر نمونونەکە دروست بێ بێڵێم ینی ئەگەر هاوڵاتیەک لەبەرەوەی کە
کوڕەکەی ڕێگەی پێنادرێت لە گۆڕەپانێکی دوو گۆڵیای یاری بکە حەفار و شۆفڵ بەرێ گۆڕەپانی یاریەکە تێک بدا لە بەرەوەی کوڕەکە یاری پێ نەکراوە ئەگەر حیزب و لایەنێکی سیاسی بۆ ئەوەی لە بەرەوەی کەنەی باتەوە چاوی لەوێ بگوێ لەوە نەبێ هەرێمی کوردستان تێک بچێ ئەوە لەوانەیە هەموو لایەنە سیاسەکانی کە ئەو بیر و باوەڕیان نەبێ ئامادە بن لە پێناوی قوربانیدان بە خۆیان پارێزگاری لە قوارەکەی هەرێمی کوردستان باش منۆکو قوارەی سیاسی دێنم قوارەی سیاسی وەکو هەرێمی کوردستان جیاوازە لەو دەسەڵاتانی کە لە هەرێمی کوردستان ئیداری قوارەکە دەدەن هەمومان لە خەمی پاراستنی قوارەی هەرێمی کوردستانیان وەکو هەرێمی کوردستان بەڵام ڕەخنە و گلەیی و گازندەمان لە سیستەمی حکومڕانێکی هەرێمی کوردستانەکە لە سیستەمی حکومڕانی دنیایەکی پێشکەوتی ئەم سەردەمە ناچێت بۆیە دەبێت نیگەرانیەکانمان وەک گلەیی و گازندەکانمان ڕوبەڕووی سیستەمی بەڕێوەبردن و حکومڕانیەکە بکەینەوە نەک وامان لێبێ ئاوات لەوە بخوازین چۆن هەرێمەکە بەرە و نەبوون و هەڵۆشانەوە بچێت باشە بەس سەبارەت بە ڕۆڵی تۆیەگرتوەکان هیچ ڕۆڵێکیان دەبێت لە هەڵبژاردنەکە بزانام کۆبوونەوەیشتان کردبوو لە بین لایەنە سیاسەکان کە وادەی بڵێن نێردەی نەتەوەیەگرتوەکان یۆنامی لە عێراق کۆتایی پێێنێ ئەوان هیچ ڕۆڵێکیان دەبێت لە هەڵبژاردنەکە وەکو ڕاوێژ و ڕۆلیان لە چاودێری هەڵبژاردنەکە دیارە بوونی نوێنەری نەتەوەیەگرتوەکان کە لە عێراق بە یۆنامی ناسراوە ساڵی 2023 و پاش گۆڕانکاریەکان لەسەر داخوازی و داوای حکوومەتی عێراق هاتوونەتە عێراقەوە ئەم جارش لەسەر داوای سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی عێراق داوای کردووە کە کۆتایی بەکارەکانیان بهێن و وا بکەن لە ساڵی 2025 تر ئەو ئەرکانی کە هەیەیان بۆ کۆتاییان هاتووە و پێویستیان بە ئەوان نییە یەکێک لەو کارانێکەوە یۆنامی هەی بۆ لە عێراقا چاودێری ئەنجامدانی هەڵبژاردنەکان بووە بۆی کاڵبژاردنێکی پاک و شەفاف ئەنجام بدرێ ئەگەر چی لەوانەیە لە 100% نەیانتوانی بێ ئەو لەو چاودێریە سەرکەوتوو بن چونکە نەیانتوانیەوە چاودێری هەموو بنکە و سندوقەکانی دەنگدان بکەن بەڵام هەر بوونیان بەشێک بۆ لەوەی کە گوێبیستی خاڵە نەخوازراوەکانی هەڵبژاردن ببن گوێبیستی ئەو دەنگانە بن ئەو ناڕازیانە بن کە پارت و لایەنە سیاسەکانی کە لە دەرەنجامی هەڵبژاردنەکانە داوێتیانە ئارەوە و تا ئەوەی ڕای کردووە کە هەندێک جار راپۆرتی نوێنەرایەتی نەتەوەیەکگرتووەکان لەسەر ئازادی ڕۆژنامەنووسی لەسەر بوونی ساختەکاری لەسەر بارودۆخێکی نەخوازرا و لە عێراق و بە تایبەتی لە هەرێمی کوردستانە کاردانەوەی هەبوو ڕۆڵی خۆی گەڕاوە ئەگەرچی لە عێراقا گویان لێگیرابێ بەڵام لە هەرێمی کوردستانە بە تایبەتی کە نوێنەرایەتی نەتەوەیەکگرتوەکان لەسەر بارودۆخی نەخوازراوی هەرێمی کوردستان قسەی دەکرد کەمتر گویان لێ بۆم جارش بڵێن چاودێری دەکەن بۆ ئەمە هەڵبژاردنەکە ئەم جارش دیارە بۆ خۆتان دەزانە ئەو دەبێت لە 2025 کۆتایی بە نوێنەرایەتیان بێ ئەگەر چی پلاسخات کۆتایی پێهات و لە عێراق ماڵاوایی کردو لە لوبنان دیاری کراوە کە نوێنەرایەتی نەتەوەیەکگرتوەکان پێدەچێت کەسانی کە دیاری بکرێن بەڵام بۆ معلوماتە نوێنەرایەتی UN لە عێراقا ساڵانە لەلایەنی وەزیری خارجیەوە دووبارە دەکرێتەوە ئەم جارە سەرۆکی ئەنجومەنی وەزیران ئەم داخوازیی کردووە ئەوەی کە جێگەی تێبینیە ئایا لەم داخوازیە ئەمە تەنها ڕای و سەرنجی و داخوازی سەرۆکی ئەنجومەنی وەزیران خۆیەتی یان داخوازی حکوومەتی عێراقە حکوومەتی عێراق نوێنەرایەتی پارت و لایەنە سیاسیەکانی وەکو پارتی و یەکێتی تایە شیعەکان و سوننە و بەڵام من مەبەستم لایەنە کوردیەکانە بەڵا ئایا ئەمە ئاگایان لەم داخوازیە هەیە ڕۆڵی سەرۆک کۆمار لەم داخوازیە چییە ڕۆڵی پەرلەمانی عێراق لەم داخوازیە چییە ئایا ئەم داخوازیە کە سوودانی پێهێستاوە تەنها داخوازی ئیتاری تەنسیقیە و پێی وایە پێویست ناکانەتەوە یەکگرتوەکان لێرە بێ و ڕێگرە لە هەندێک گۆڕانکاری نوێ کە ئەوان بیانەوە بیکەن یان داخوازی هەموو عێراقیەکانە لەناو هەرێمی کوردستانە ئەو پێنج لایەنە وەکو کۆبوونەیەکی تەمێدی ئەنجام درا و زۆربەی لایەنە سیاسەکانی کە ئەو یادداشتی کە نووسراوە بۆ نەتەوەیەکگرتوەکان و بۆ
بەڕێز سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی عێراق زۆربەی هەرە زۆری لایەنە سیاسیەکانی کوردستان ئەوانەی کە مۆڵەتیان هەیە واژویان لەسەر کردووە و ناویان تۆمار کراوە کە داوایان کردووە نوێنەرایەتی نەتەوە یەکگرتوەکان لە عێراق کۆتایی پێنەهێنرێ و ماوەی بوونیان لە عێراق درێژ بکرێتەوە. باش زۆر چاکە پێنج خولەکێکمانەوە سوپاس دەکەم سەبارەت بە پرسی موچەش ئەو کێشی موچە هەر بەردەوامە لە بینی هەرێم و بەغداد ئێوە کۆمەڵی دادگەری بۆ سوودان چییە؟ کات بە فیرۆدانەیە لە حکوومەتی ماوە سەرچووی هەرێم لە بەبانکی کردن ڕادەستکردنی داهات وە ناردین لیستی موچە و میزانی مڕاجعە چۆن ئەم پرسە بە تەواوەتی چارەسەر لە کاتێک ئێستا هەم لە بودجە دەرفەتی بۆ ڕەخسێنراوە بە پێی بڕیاری دادگای فیدراڵیش؟ طبعا بێمتمانەی لە نێوانی حکوومەتی هەرێم و حکوومەتی ناوەندی دروست بووە. زۆر جارێ دەکاتە کات بە فیڕۆندان وەکو تۆ دێڵی حکوومەتی ناوەندی داخوازیەکی هەیە هەرێمی کوردستان بەدەم داخوازیەکەی وە ناڕات مانگێک دوو مانگ مماتەلە دەکات هاوڵاتی دەکەوێتە ژێر فشار حاڵەتی نەخوازراوە دوای دوو مانگ حکوومەتی هەرێم ناچار دەبێ بەدەم داخوازیەکەی حکوومەتی ناوەندیەوە بچێت پاشەوەی کە هاوڵاتی باجەکەی داوە بارودۆخی و گوزەرانی خراپتر بووە دوجاری شەت دەچێت بەدەم داخوازیەکەیەوە وە کارەکەی بۆ ئەوە دەگەڕێتەوە لە سەرەتاوە حکوومەتی هەرێمی کوردستان و دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان کۆمەڵێ هەنگاوی نەگونجاویان ناوە لە بەرامبەری دەسەڵاتدارێتی حکوومەتی ناوەندی ێ باشە ئەو هەنگاوە هەڵانەی کە ئەنجامی نەبوو لە سەروی هەمویانەوە ئەنجامدانی ڕیفراندۆم تۆ پێدوانە بێ حکوومەتی ناوەندی هەر کەس بێ سوودانی بێر کەسێکی کە بێ ئەو دەسەڵاتە سیاسیکەوە حکوومەتی عێراق تەشکیل دەکا ئەوەی کە ئێستا ئیتاری تەنسیقی پێکێناوە ئەو دەزانێ ئەمە لە بیرکردنەوەی هەموو تاکێکی کورد و دەسەڵاتدارانی هەرێمی کوردستانە هەیە کە بیر لە جیابوونەوە بکاتەوە بیر لە دەوڵەتی سەربەخۆ بکاتەوە بۆ چونکە تۆ هەنگاوێکی هەڵت ناوە خەڵکی خەوتوت خەبەر کردوێتەوە ئەو مادەم تۆ ئەمە ترسیت لە بەردەمی ئەوە دروست کردووە ئەویش دەیەوێت جارێکی کە تۆ ئەوە بەهێز نەبیت بەردەوام ینی بە شوێن ئەم دەرفەتا بگەڕێت ڕزۆکو پرسی موچە ئێوە وەکو کۆمەڵی دادگەری پێشتر ڕاتەنگیان و پێویستە بەرارەکەی دادگا و خۆی جێبەجێ بکرێ ئەمە گرینگە هەم بۆ بواری ئابووری بێ سیاسی بێ کە خەڵک موچەی بانکی بکرێت لەلای بانکە حکوومەت فیدراڵیەکان ئەگەر پێشتر دادگای فیدراڵ و هەندێ بڕیاری دەرکردبوو هەندی یاسای دەرکردبوو دەسەڵاتی جێبەجێکردنی حکوومەتی هەرێم پێی وابوو ئەم دادگایە لە دادگاکەی سەردەمی بەعز دەرچێ و ئەترافی پێنە دەکرد دوجار لە پێناوی کۆمەڵێ تێبینی هەیبوو لەسەر یاسای هەڵبژاردن ئەم حکوومەتە و سەرۆکی ئەم حکوومەتە یاداشنامە و داخوازیەکی ڕوبەڕووی ئەم دادگا کرد کەواتە دانی پیانە ئەترافی پێکرد پێویستە ئەو بڕیارانەی لە دادگای فیدراڵیەوە دەردەچێ لە ئەلفەوە بۆ یای کاری لەسەر بکرێ و جێبەجێ بکرێ ئەم بڕیارە مادەم قەتعیە و گۆڕانکاری تیانە و تۆیش وەکو دەڵێ متمانەت پێی کردووە و قەنەعەتت پێی کردووە و دەزانی ئەم بڕیارە ئەگەر ئەمڕۆ جێبەجێ نەکەی دوومایەکە ڕۆژێکی کە هەفتەیەکە هەر دەبێت جێبەجێکەی جێبەجێکە لە کاتی خۆیان بە هەوڵاتی باجەکەی نەدا فەرموو ڕۆژی ئامادە نەکردن لیستی هێزە ئەمنیەکانە دوای دوو هەفتە دوای مانگە هەر ناچاری ئامادەی بکەی ئەگەر لیستێکت هەیە و گومانی تیانە و پڕ نییە لە گەندەڵی و ناوی خەڵکی نەبوو لیستەکە تەسلیم کە و بە ئەو کارمەدەی سەر بە هێزەکانی ناوخۆی و حقیقەتی هەیە باجی کەسێک نەدا کە نییە لە ئەسڵا باجی ناوێک نەدا کە وجودی نییە لەبەرەوە ینی کۆمەڵی دادگەری لەگەڵ ئەوایە بڕیارەکانی دادگای فیدراڵ بە باش و خراپیەوە وەکو خۆی جێبەجێ بکرێت تەوتینێکی داوا کردووە هیچ بیانویەک نەهێنرێتەوە لە بەرامبەری ئەنجام نەدانی کۆتایی پێ بهێنرێ تۆ وەرە ڕێوشێنەکانیش بۆ موچە خۆران ئەوەی کە بە بانکی بکرێت و دوور بخرێتەوە لە دەستی دەسەڵات ئەو بڕیارانەی پەیوەستە بە موچەی موچە خۆرانەوە لە تەوتینەوە لە ئامادەکردنی لیستی فەرمانبەرانەوە خۆی جێبەجێ بکرێت هەموو شتەکان ینی دەرچوون نییە لە بڕیارەکانی دادای فیدراڵی هەمووشیان دەڵن چارەسەری کێشەوەی گرفتەکانی ئێمە لە بەغدادە ئێکا کە بڕۆن لە بەغداد چارەسەریان کەن و هەوڵاتی باجی
عینادی ئێوە نەدات. سوپاس دەکەین کە حاجی فاروق ئەندامێن جوێنی باڵای کۆمەڵگەداریمان دومان کردی سوپاسیان بەدەم. سوپاس بۆ ئێوە بینەرانی بەڕێز، سوپاس بۆ هاوکارانم، خواتان لەگەڵ.